بەچی دڵخۆشە واللهی ئاریش زۆر بۆی دڵخۆش بی بەس لە هەمووی گرنگتر بەلای منەوە هەر بەڕاستی بێمەکەنە لە ساغ بە لە هەمووی گرنگترە بەلای لە ساغی ئەخر بەلەمەکە بە تۆزە زۆر واقع بینین باشە لە ساغیەوە نیعمەتێکەوە بەڕاستی خۆیەوە دڵخۆشیە پەیوەندی بەوە هەیە کە تۆ خواردنی باش خۆی خواردنی باشەر بە پارابێ تەندروستی باشیش هەر بە پارە حەلەکرێ مەبەستەکەم دەستخوایە خۆ ڕاستەکەی پارە پارە دڵخۆش ئەکا بە دڵنیاییەوە بەڵام ئەگەر لەش ساغ نەبێ پارەشە هەبێ دڵخۆش وانە هەیە ئەڵێ لە کوردواری خۆمانەڵە لەسەر پارە نووسۆ بەڵام نەخۆشیەکی توش بووە بە هیچ حەلی نییە پارەش بەشێکی بەشراین بڵین بەشە زۆرەکەی بەرکەوتووە بۆ ئەکەی بینێ لە خۆتو ئاوە ئیماعاتەکانی دەمچاوت والله ڕاستە جا ئەم تەوەرەمان لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین ئەمڕۆ ڕۆژی جیهانی دڵخۆشیە ئێمە گفتوگۆکەین لەسەرەوەی کە با بزانین مرۆڤەکان بەچی دڵخۆشە بن خۆی لەخوا کە ئەو ئەڵەی من کەسێکی دڵخۆشم ئەو بابەتانی کە تۆ دڵخۆش ئەکا چین بابەتەکان یاخود نیشانەکانی ئەوەی کە تۆ کەسێکی دڵخۆش بی با شەوازێکە چۆنی لە کەسەکانە دەرەکەوێ مرۆڤ ئەتوانێت ئەگەر ژیانیشی بەڕادەیەک خۆش نەبوو خۆی دڵخۆشی بۆ خۆی دروست بکات یاخود دڵخۆشی وەک ئاری ئاماژەی بۆ کردوتی تەندروستی باش نیعمەتە بەڵام هەنێجار ڕەنگە هەنێک لە مرۆڤەکانیش هەبن نەبڕێک پارەی ئەوە نیان هەبێت ناتەندروستێکی ئەوە نەباشیان هەبێ بەڵام کاتێک کە گفتوگویان لەگەڵەکە یاخود کاتێک کە سەیریان ئەەکەی مرۆڤێکی دڵخۆشن لە ژیانە دڵیان زۆر خۆشە بۆ ژیانی کە هیانە ئەمە نعمەتێکە کە لە خودی مرۆڤەکان خۆیان هەیە لەسەر تەواوی ئەم بابەتانە گفتوگویەکی چڕوپڕ ئەەکەین بە میوانداری بەڕێز ئاوات محەممەد کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین و ئەمڕۆ لەگەڵمان ئامادەن کاک ئاوات سلااو لێبێت و ئەم کاتت باش پیرۆزبایی نەورۆزش لێبێت لەمڕۆ بەخێر بێکاکەوت سپاسانەکەم سڵاو لە ئێوە بینەران و جەژی نەورۆز لە جەنابتان و لە بینەرانش پیرۆز بێت بەخێر بێ سەرجان کاکەوت با هەر سەرەتا لە خودی وشەکەەوە دەست پێ بکەین کە ئەڵێ دڵخۆشی مەبەستمان چییە یعنی ئەو نیشانانی کە لە مرۆڤەکانە دەرەکەوێ کەوا لەوە ئەکا کە دەوروبەرەکەی دەست بەجێ هەستی پێ بکەن کە ئەم کەسە کەسێکی دڵخۆشە بە شێوازێکی گشتی خوان لە چیابینەوە دەست خۆش بۆ تەوەرەکەتان هیوادارم هەموو کەسێ دڵی خۆش بێ هەر لەمڕۆ تاکوونیە ئەژی و کۆتایی ژیانی لە ڕاستیبات دڵخۆشی بریتە لە ڕازیبوون یان قەناعەت بوون بەو شتانەی کە هەتە بەشێکی زۆری ئێمە پێمان وایە دڵخۆشی لەو شتانەیە یان لە دەرەوەی ئەو شتانەیە کە هەمانە بۆ منە لە وەکو جەناب کاگایی باسی لە پارەکانمان لە تەندروستیمان لە نازانم لە خانووەکەمان لە مڵکەکەمان لەمانە بە شایستی گشتی لە مڵک لەو شتانی کە مادین لە دەرەوە ئێمە چونکە بەڕاستی ئینسان دوو بەشی هەیە لایەنی کێ پێوتێ مادی ئەوکی جەستەوە ئەو ممتەلەکاتانی کە هەیەی لایەنێکتری هەیە معنەویە کە لە ناوەیە دڵخۆشی زیاتر لە ناو هەڵەقۆڵێ نەک لە دەرەوە و بە درێژایی ژیانی مرۆڤ قۆناغەکانی ژیانی مرۆڤ بە دوای دڵخۆشیە گەڕاوە بە دوای بەختەوەرای گەڕاوە و تاکوونێ زانان و فەکیران و فەیلسوفانیش زۆر بە دوایە گەڕاون بزان هۆکاری دڵخۆشی چییەوە دڵخۆشی چییە و چۆن توانین دڵخۆش بین بە کورتی پوختی ئەوەی کە ڕوون بۆتەوە تا ئەم ساتە لە سێ خاڵا کورتە بێتەوە یەکێک لەوەی ئەوەی کەوتم ڕازی بین و قەنەعەتمان هەبێ بە خودی خۆمان وەڕا قوبوڵمان بێ خودی خۆمان و ئەو ژیانی کە تیاژی قوبوڵمان بێ مەبەستم چییە ساکاڵین قوبوڵمان بێ بۆ منە من لە مەزهەری خۆمە شکڵشەوەی لە شولارمە ئەم شوازەیە ئەبێ ئەم شوازەی خۆم قوبوڵ بێت هەچ کاتێ قوبوڵم بوو لە ناوەوە دڵخۆشیەکەم بێت ئەو ژیانی کە تیاژیم ئەو خێزانی کە تیاژیم ئەو گەڕەکەی کە تیاژیم ئەو کۆمەلگای کە تیاژیم بە هەموو ناشرینی و ناخۆشیەکانیەوە ئەبێ قوبوڵم بێت کاتێک کە قوبوڵم بوو دڵخۆشیم بۆ دروستە بێ بەڵام هەتاکوونێ من ڕازی نەبم لێ قوبوڵم نەبێ ئەم ژیانە ئەم حیاتە ئەم کۆمەلگای ئەم خودی خۆم دەموچاوم قسەکردنم لانی دەرونیم لانی کۆمەڵاتیم لانی نازام هزریم هەموو ئەمانم قوبوڵ نەبێت ئەو کاتە دڵخۆشیم بۆ نایە ئەمە خاڵێکیانە دوو ئەوەیە کە ممارەسەی ئەو شتانەکەی کە هیوایەتی خۆتە کە حەزی خۆتە بۆ من ئەو کارە بکەی کە حەزی خۆتە باشە ڕەنگە یەکێ بڵێ من ئەو کارە ناچارم حەزیشم پێی نییە بەڵام دەتوانین لەوەش دیسان ئەگەر طریقەی تر هەیە ئەگەر کاتی تر قسە بکەین ئەتوانین حەز دروستکەیت بۆ منە چونکە هەموو ناشرینیەک جوانێکی تیا هەیە ڕاست ئەو کارە هەچەنێک
ناخۆش بێ بەس هەر جوانێکی تیا هەیە توانی ئەوش دۆزیتەوە بۆی هیواتەکانت ممارەسە بکەیت ئەو شانی حەزت پێ یاریە وەرزشە نازانم سەردانیە پەیوەندی کۆمەڵاتی ئەمانە ممارەسەکەی سێم خاڵ ئێمە ئەبێ ئەو خاڵە لە بەرچاو خۆمانە ڕوون بێت کە کاتێک ئەڵێن دڵخۆشی مانای ئەوە نییە کەیتر ناخۆشیتان نییە مانای ئەوە نییە کەیتر فشاری ژیان لەسەرمان نامێنێ چونکە بەڕاستی ئەو فشاران کە ڕوبەڕوومانە بێتەوە لە ئاستەمی و قورسی ژیانەوە ڕوبەڕوومانە بێتەوە چۆنێتی ڕوبەڕووبوونی ئەم فشارانە وا دەکات کە من ئایا دڵخۆش بمیانە چونکە بەڕاستی شتێک هەیە پێوتر ڕاستی بۆ منە ڕاستی هەیە دوو ڕاهەندی هەیە ڕاهەندێکی هەیە بابەتیە ڕاهەندێکی هەیە دەرونیە بۆ نمونە کەسێک نەخۆشی شەکرێ هەیە باشە ئەمە ڕاستێکی بابەتیە لە لای پزیژک ڕوون بۆتەوە پشکنینی بۆ کردووە فڵان کەس تۆ نەخۆشی شەکرەت هەیە ئەمە ڕاستی بابەتەکەیە بەڵام ڕاستێکی تری هەیە هەرم بابەتە دەرونیە کاردانەوەی ئەم کەسە کە نەخۆشە چۆنە بەرامبەر ئەم هەواڵە بەرامبەر ئەم ڕاستی کە پێگەێنێ ئالەمەوە هەواڵەکە یان کاردانەوەکان و لێکدانەوەی هەواڵەکان لێکەکە بۆ یەکتر ئەگۆڕێت ڕەنگە گە دە کەسمان هەبێت نەخۆشی شەکری پێڕابێنن چواران زۆر تەبیعی وەرگرن ژیانی ئاسایی خۆی تێک نایە بەس ڕەنگە شەشەکەی تریان لێکدانەوەی بۆ نەخۆشی شەکرا زۆر قورس بێت یعنی ڕەنگە ژیانی فەوتێنێت کاگاوات ئەمانگەێنێتە سەری دڵخۆشی ئەشاردرێتەوە یعنی دەرە بردرێ ینی زۆر منە کەسێ قاقا پێکەنینەکە بڵام لە ناخەوەڵی وان نییە کەسی شەیە سیرێکی بەردەوام چۆنڵی ماتە و بەڵام لە ناخی شەوە ڕەنگەوانە بێت بێت چاوانەکەی بێت دڵی خۆش بێ ئەشاردرێتەوە بەڕاستی ئەم هەستە چووکە لە ناوەیە کاگاری ئەزانی چی ئەم بابەتە چووکە لە ناوەی مرۆڤە یعنی وەکو لایانی فسیۆلۆجی ئینسان نییە بڵی خانەیەکێ لە مێشکی ئینسانە بەرپرسە لە دڵخۆشی یعنی سا هەموو ئەندامەکانی جسمی ئینسان ئەتوانین لە مختبەرە یان لە ئیختیباری علمیە بزانی ئەرکەکەی چییەوە چۆن باشە بێەوە چۆن خراپە بێت دەرمانی بۆ بنێری بەڵام ئەمە شتێکە لە ناوەیە بڕاستی لە ناوە یان ناتوانانی هەستی پێ بکەی یان کەشوی بکەیت بەڵکو تەنها ئینسانەکە خۆی کەشویەکات ئەکرێ خۆشی دەریاوەزم هۆرمۆنی هەیە لە ڕووی زانستیەوە پزیشکەکانە بێزاتر بەدڵنیایی بیستمانە هۆرمۆنی هەیە هۆرمۆنی دڵخۆشی دەرەدرێ بەڵام قسەکی تۆیە ینی هەر بە کەسەکە خۆیەتی بە شتێک نییە بڵێ بە حەبێک بە پارچە دەرمانێک توانم زیایکە ئەمانە شتی کاتین ینی دکتۆر بەڕێزگان کە بخواستە نەفسەکان کەین شتێکی کاتیە بۆ منە خەمۆکیێکی هەیە ئەوە ئەو خەمۆکی کەمێک هۆرمۆنی بۆ منە ئەوەی بەرپرسە لە دڵخۆشی دەریکە ئازاری کەمێک بەس کاتیە بەڕاستی چونکە ئەوەی دیراسە کراوە لە سایە هەشتای دڵخۆشی لە ناوەیە لە سایە بیستی لە دەرەوەی ئەو ناقەشەی جەناوت و خاتون کردان کەوتت پارە پارەیەکێکە لەو سابیستی کە لە خاریجەوەی لە خاریجی ئینسانەوە تەندروستیە یان نازانم ماڵە پارێ سامان هەموو شتانی کەوتمان ئەمانە لە سابیستەکەیەتی بەڵام ئەو سابیستەشی دیسان ئەکەوێتەوە ژێر ڕکێفی یان لێکدانەوەی ئەو سای هەشتای کامانە لە ساشتاکە چۆنە بۆ منە لێکدانەوەمان یان خوێندنەوەمان بۆ ڕووداوەکان بۆ حەدەسەکانی کە ڕوبەڕوومانە بێتەوە بۆ منە کەسێک قسەیەکم بۆ وکات باشە من لێکدانەوەی من بۆ ئەو قسەیە چۆنە ئایا ئەم قسەیەڵە مەبەستی بەخوا خراپێت ئەم لێکدانەوەی من بۆ قسەکەی جەنابتان ڕەنگە وا بێ بکە ئازارم پێ بگەێنێ تووشی دڵخۆشیم نەکات بەڵام بە پێچوان و ئەگەر لێکدانەوەکەم دروست بوو یان لێکدانەوەکەم چووکە لە ساشتای کەوتم پەیوەندی بە ناوەی خۆمانە گومانم خراپم نەبوو بەرامبەری ئەوە ئەو کاتە ناڵم بەسییان وانە ئەم دوو بەڕێز ئەمانە مەبەسێکی زۆر باشیان هێ قازانجی منە ئەو کاتە دڵم پێی خۆشە کە دوو کەس هاوسۆزن لەگەڵ بۆین بڵین بەدەست خۆمانە دروستی بکەین یعنی دروست دەکرێت لە ئینسانەکانە دڵخۆشی ئەگەر بۆ نمونە من بەیانی هەستم لە خەو کۆمەڵێک مەشاکیلی زۆریشم هەبێ هەست بکەم ئەمڕۆ ڕۆژەکەم پڕە لە جەنجاڵی ڕەنگە نەخۆش بم ڕەنگە لە لایەکی ترەوە کێشەیەکم هەبێ خۆم ئەتوانم بڵێم پێویست ئەتوانم زاڵ بم بەسەر ئەم بابەتانەیە دڵخۆشی بۆ خۆم دروستکەم لەگەڵ تەواوی ئەم بابەتانەشە بەدڵناییەوە ئەزانی بۆچی چووکە تۆگەر ئەم سێ خاڵە لە بەرچاو بوو ڕازیبی بۆ ژیانی کە تایت ڕازی بە خودی خۆت ڕازیبی بە تواناکانت لە ڕوبەڕبوونی ئەم کێشانەیە وەوە کەوتە ممارەسەی هیواتەکانی کە وە سێ ئەو فشارانەی کە ڕوبەڕوو دەبێتەوە یعنی لاوان نەبێت کە
ئیتر کەوت دڵخۆشم ئیتر ئەبێ هیچ فشارێکم لەسەر نەبێت هیچ کێشێکم ڕوبەڕوو نەبێت و هیچ نەخۆشیێکم نەبێت چونکە تەبیعەتی ژیان وایە لە سەرەتاوە تا کۆتایی وەکو تەختیتی دڵەکە وایە بەرز و نزمەکە دڵخۆشە بین دڵشمان ناخۆشە بێ بەس گرنگ ئەوەی ڕاستەهێڵەکە کە ئەڕوات ئەوە تێک نین نەڕۆینە خوارەوە بەرەو کۆتایی نەڕۆین بەرەو ئەوەی کە ئیتر ڕاستەهێڵەکە بۆسێ هەر لە خەمۆکیان مێنینەوە چونکە زۆر جا ئەم بەرزونیزمیەکە بتوێنێتە فشاری ژیانێتە سەر حاڵەت یەتە سەر ڕێگات وا لێ دەکات کە دڵ ناخۆش بی بەس ئەمە مانای ئەوە نییە کە ئیتر مادەم فشارم بۆها بەخوا ئەم ژیانە فشەیە و خۆشیتیان نیە و هەمی ناخۆشیە نەخێر بەشی خۆشی هەر خۆشیتیایە بەس ئەوەی کەوتم لە ساحەشاکەی بدۆزینەوە لە ساحە 20کەشی کەوتم ئەکەوێتە ژێر دیسانەوە ئەم لێکدانەوەی کە هەمانە ئەوەی کاک ئاری باسی کە پارە بۆ نمونە باشە ئێمە زۆر کەسمان هەیە زۆر دەوڵەمەنە بەس دڵخۆش نییە ینی زۆر کەسمان هەیە نەخۆشە باشە هەموو پارەکە و هەموو ماڵ و سامانەکەی ئەدا بەس بۆی چاک بێتەوە ڕاست ئەنی برادەرێک لە تاران قسێکی بۆ کردم خۆی خەڵکی ئەو منتیقانەیە وتی سارێکی زۆر جوان وەسا بوو لە بەردەم ئوتێلێکە تی ئاوا دەستێکمان لێە تی خاونێکی هاتە دەرەوە لەو کاتەیە تی بۆ هاکەن بۆ دەستی لێنوانە وەکو وینێک وتی وڵای ببوورە ئاخاجان زۆر جوان بوو هەر هەزماگە پیرۆز بێوەمانە و وتی دەوە بۆستن یەک دقە حەستان زۆر لەم ساوتی وتی لە ئوتێلەکە ئافرەتی هاتە خوارەوە لەگەڵ کچێکا لەسەر عەرەبانەیە وتی ئەمە و چی ترشم هەیە ئەیەم بە ئێوە بەس ئەو قسەم لەسەر عەرەبانەی بوەستێنن بۆیە زۆر جار دڵخۆشی یان بەختەوەری نە بە پارەیە نە بە سەرۆت و سامانە بەڵکو لە ناوەیە باشە بەخت بۆی هەیە بەخت و شانس چکە لە کاتیان بەدەکردێم تەوەرە بەڕاستی زۆر بیرمە کردەوە ئایا من دای بنین ڕۆژی جیانی بەختەوەری کە خەندێک ینی بەختەوەری ینی بەختەی هێنێ ئەم خۆشیە بەختەی هێنێ و دڵخۆشی ژەوەیەکی تۆ لە ناخ بەڕاستی لە دڵەوە هەست بە خۆشیەکە هەستم کرد دڵخۆشیەکە زۆر تەواوترەوەکو لە بەختەوەرێکە بەخت و شانس بۆی هەیە لە هێنانی دڵخۆشی نا من قەنەعەتم نییە شینی هەبێت دەوری زۆر کەس باوەڕی بەمایە کاگە ڕاستە وانەکە سەر بەختی هەیە ئەزە بۆ منە کابراڵێ من دڵخۆشم لەوەی کە خانوویەکی وا شازم هەبێ باشە ئەچێتە خانووەکەوە هەر ئەوە مناڵەکەی نەخۆشەکەوێ مناڵی تریان لە قادرمەکە ئەکەوێتە خوارەوە لە بەختم نییە تا ئەم خانۆ پێوە نای فرۆشێت کە لە کاتێکە ڕەنگە ئاواتی 10 ساڵی بێ 20 ساڵی بێ کە ئەم خانووی هەبێ بەڵام چونکە ها لە سا هەشتاکەی سابت نەبووە ئەم لە سا 20شی کە هەیەی خانووەکەیە یەسە لێ ئەوش ڕەزەکە بۆی ئەڵم یعنی بەشێکی زۆری لەناو خۆمانە پەیوەندی بە دەرەوە نییە ینی بەخت و شانس و نازانم ئەمانە بەشێکی ئەوەیە کە شتە مادیەکانە شتەکانە لە دەرەوەی بۆی لە ساهشتاکەی لە ناوەیە نەخێن من قەنعەتم نییە بەڕاست لە وتەکان تا ئاماژەت بۆ کرد کاگاوە دوتێ ئەو لە ساهشتایی کە لە ناوەیە پێویستە بیدۆزینەوە یعنی خۆی هەر ئەو لە ساهشتایە دیار نییە بە کەسەکانەوە ینی بابەتەکە بەردەست نییە بۆ ئەوی بەردەوام بەکاری بێنی یان دۆزینەوەکەی پێویستە بە شازێک بێ من بەستە چی بوودەوە مەبەستم دۆزینەوەکەی ئەوەیەکەوەی هەر بە درێژای مێژوو مفەکیران و ڕۆشنبیران بە دوایە گەڕێن فەیلسوفان بە دوایە گەڕێنەوە هیچ بەس ئەم سێ تەریقەی کەوتم خۆ قوبوڵ بێ ژیانە قوبوڵ بێەوە ئەو فشارانی کە ڕوبەڕوو دەبێتەوە ئەمانە ینی چۆن بزانی چۆن ڕوبەڕوویتەوە ئەمانەیە ینی کەوا ئەکات تۆ ئەوەی ناخی خۆ بدۆزیتەوە کە تۆ واقعی بیرە کردەوە دەزانی ئەم ژیانە ینی هەر تۆنی کە ئەمڕۆ ڕوبەڕووی ناخۆشی بوویتەوە هەر تۆنی ئەمڕۆ ڕوبەڕووی تووشی حادیسارە بوومە تووشی نەخۆشیێکی دەگمەن بووی ینی ئەبێ ئەم واقعی بوویت ئەو کاتە دەزانیت ئەمە ژیانە ڕاست ئەمە ینی ئینسانیش ئەڵێ نە فریشتێ و نە جنۆکەیە نە شەیتانە بەڵکو لەم بینایە و ئەم ژیانەش نە بەهەشتە نە جەهەنەمە خۆمان دروستیەکەین ینی خۆمان ئەتوانین بیکەین بە بەهەشت واتوانین بیکەین بە دۆسەخ ئەو لە ڕێی چیە و لە ڕێ ئەو بیرکردنەوانەوە لە ڕێ ئەو لێکدانانەوان بۆ حەدەسەکان بۆ کێشەکان بۆ ئەو مامەڵانی کە ڕۆژانە هەمانەگەمە ئەزانی خادون ئەگەر تۆ دایم بەدگومان بی لە کەسانی دەوروبەرت دڵنیا بە دڵخۆش نابیت دایم ئەگەر تۆ ڕقوکینە لە دڵ تابێ بەرامبەر کەسانی دەوروبەرت دڵنیا بە دڵخۆش نابیت هەر کاتی ئێمە ئەمانەمان لابرد چونکە ئەم دڵخۆشی هەر هەیە لە هەموو ئینسانەکە هەیە بەس هەنێشت هەیە بێ بە بەربەست بۆم ناو ڕقوکینە باشە ئەو بەدگومانیە تۆ کردوتە بە دیوارێک لە بەردەم ئەم دڵخۆشیە کە دەرکەوێت هەر کاتی ئەم دیوارانە و لابرد بۆ بپێچانە و واقعانە بیرە کردەوە ئەو کاتە بۆ خۆی هەڵەقوڵێ یعنی وەکو کاگاریوتی ناشارێتەوە کاتێش زۆر چارن ینی
کەس بە هەبووە لە سج نابووە بەدایان ساڵ لە نێوان چوار دیوارا بووە بەس بێتاقەت نەبووە ناڕەحەت نەبووە بۆیە وەکو علی وەردیەڵێ هەنێک ئینسان هەیە لە دڵخۆشە بێ بەوەی کە لانی دینی و ڕۆحەکەی بەقوتە تر دینی و ڕۆحەکەی شەر نییە هەر لانی دینی بۆم هەیە هەر لانی ڕۆحی خۆی زۆر بەقوتە هەر کاتی ممارەسی ئەم بابەتانە ئاکات چاکەیەکەکە خێرێکەکە دڵی خۆشە بێت بەشێکی تریشان ئەوانن کە ئامانجێکیان هەیە بە دوای ئامانجەکەون واتە هەنگاو بە هەنگاو بۆ ئامانجەکە ئەڕۆن دڵخۆشەکان لەوە نیە بگەن بە ئامانجەکە ئیتر هەرە بێ بگەن بەڵکو دڵخۆشەکان لەم هەنگاوانەیە تا ئەگاتە ئامانجەکە زۆرجار ناشگات بەس ئەمان هەر بەم هەنگاوانەی کە ئینێن بەرەو ئامانجەکە دڵیان خۆش بۆم نە کەسێکەوێ سارێکی زۆر جوانی بێ پاری بۆ کۆکاتەوە ئەم لای بۆکە ئەو لای بۆکە بەم هەنگاوانە کە لە چۆنە لە دەمی خۆی ئەگرێتەوە بۆ سارەکە دڵی پێ خۆشە مرتا حاوڕۆژە هەسەکە ئەمڕۆ 10,000 قسۆتە ئەولا بۆ سارەکەی زۆر دڵی پێ خۆشە ئیتر گرنگ نییە بگاتە ئامانجەکە چونکە هەچ کاتێ ئێمە تەرکیزمان لەسەر ئامانجەکە بوو لە هەنگاوەکانە زووی لاگەبی ڕاست ئەگەر کەسێکی شاخەوان سەیری بکە کاتێک بەرەو شاخەوانی ئەڕوات باشە ئەگەر هەموو خەیاڵەکەی لای لوتکێ شاخەکە بێ زووی لاگە بێت هەر سەیری لوتکێ شاخەکەکە بەڵام ئەگەر چێش لە هەنگاوەکانی ببینێ کە سەرەکەوێ بەسەر شاخەکەیە ئەو کاتە هەمەگا بە ئامانجەکە هەم دڵخۆشەژە بێت کەمتر ناڕەحەت دەبێت وەکو دوایین پرسیاریش هەموو کەس لەو جیاوازیانە تێگا کاگاوت یعنی تێبگالەوەی کە بەختەوەری دڵخۆشی لای من شتێکە لای تۆ شتێکی تر لایەکی تر شتێکی ترە ئەو جیاوازانە چۆن دەرکی پێ بکرێ عفو چۆن ئیشی پێ بکرێ چۆن جیاوازەکان جیاوازی دڵخۆشی درکی پێ بکەین بۆ منە وەکو خۆت باست کرد من ڕەنگە لە ڕووی ڕۆحی دینیەوە دڵخۆشی بۆ من ئەوە بێت یەک تۆ مەسەلەن ڕەنگە پارە بێ یەکێکی تر خێزانەکەی بێ ئەم پارە نییە ها من پارە نییە مەبەستمە وەکو منە باسم کرد بێکمان ئەم جیاوازیە چۆن درکی پێ بکرێنی هەیە ئەمە بخاتە مێشکەویان نەخێری تر چۆن ئەڵی قوڕەکەی بە خۆی گرتوێتەوە بەرتەوە بە هەموو ئەزای چۆن کاگاری ئینسان کە خۆی ناسی خودی خۆی ناسی دەوروبەریشی ناسی ئەو کاتە زۆر کێشەی لە کۆڵە بێتەوە من هەمیشە وتومە ینی هەست کاتێ تۆ چیتە شوێنێکەوە خودی خۆت بناسە ئەو کاتە هیچ کێشێکە نییە دەوروبەر چۆن قست لەسەرەکەن چاش لە کەس ماکە بەستەکەم زیاتر لەوەیە بە دڵنیاییەوە بەراوردکردن یەکێک لەوانی کە خۆ دەکوژیت چونکە هەمیشە ناگەی بۆی بەرامبەرت من ئەگە بمێوە بەراود خۆم بەراود کەم بە کاگاری ناتوانم چونکە هەر خوا وای دروست کردوین دوو کەسی جیاوازی چونکە ئەگەر بشگەم بە تۆ ناشگەم بە تۆ هەر چونکە هەر تەبیعەتی ئینسان وایە جیاوازی لێک ناگەین بێت بۆیە هەر کاتێ بەراود دەکرد بەرامبەر بە کەسێکی تر بەرامبەر بە خانوویەکی یەکێکی تر بەرامبەر بە سایەکی تر خۆت کوشتووە هەتا لە پەروەردە شاڵێ مناڵ بەراود مەکە بە کەسی تر مەڵێ ها خوشکەکەت ئەها براکەت ئەها فڵانکە زوایە چونکە وەکو ئاویسە کوشتی بێتێ بێگومان ئەدەی گەشت بینی یان خۆش بەختی یان دڵخۆشی وەکوتم لە ناخی ئینسانەوە ئێستا ئەم دیمەنە جوانەی لە پشتی ئەمەوەیە شوشەیەک لە بینێتی باشە ئەوانی کە گەشت بینن ئەم دیمەنە جوانە ئابینێت ئەو دیوە بۆکە بەس ئەوەی ڕەشبینە ئەگەڕێ بۆ ئەو پەڵە بە شوشەکەەوە هەیە ئەڵێ ئەو پەڵەیە ها و ناشرینە بۆیە تۆ ئەکرێ بچیتە هەر جێگێکەوە لە کار تا بێ لە مامەڵە تا بێ لە پەیوەندی کۆمەڵاتی تا بێ بە دوای شتە جوانەکان ئاوگەڕیت کەمتر بگەڕی بە دوای شتە ناشین و پەڵەکانە ئەو کاتە بەڕاستی هەم دڵخۆشە بیت هەم ئەزانی کە کەسانی تریش بەڕاستی بە شتێکی تر دڵخۆشن خەڵکەیە ڕاستە بە پارە ئەڵێ من دڵخۆشم پارە هەموو شتێکە ئەگەر تۆ تێگەیشت پارە هەموو شتێک نییە واقعی بیرکردەوە ئەو کاتە تێگەی دڵخۆشی چییە ڕاستە دەستەکانە خۆش بێکاگات شازێکی زۆر جوان شیکردنەوەت بە بابەتەکە کرد سوپاس بەوەی کە ئەوڕۆ لەگەڵمان